سلااو ڕێز و خۆشەویستین بۆ هەمووتان هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ چەناڵی ژیر بۆ ڤیددیویەکی ناوازە ئەوڕۆ دەست دەکەین بە یاری مافیا 1 بەشی یەکەمیش تاقی دەکەینەوە ئینشاڵڵە هەوڵ دەدەم ڕۆژانە پارتێکی لێ بڵاو بکەم و تاوەکو کۆتایی یاریەکە پێکەوە دەبینین و هەروەها دەمێ بێتان بڵێم گەر حەز دەکەن لەو جۆرە ڤیددیو هەنە بەردەوام بم بە داگرتنی دوگمەی لایکەکە و نووسینی کۆمنت ئاگادارم بکەنەوە دوگمەی لایک لەگەڵ کۆمنت زۆر گرینگە لە بەرەوەی دەست بە گیڤەوەی دەکەین لە بەرنامەی بە ژیری 01 ژیری ببورن هیوام وایە بەشدار من لە گیڤەوەیەکە یاری مافیا 1 یارییەکی کۆنە ساڵی 2002 وە بزانم ئێستا دووبارە ڕیمەی کرایتەوە لەلایەن کۆمپانیای تووکەی چیڕۆکییەشی باسی خێزانێک دەکات بە ناوی سالێری فامڵی کە خێزانێکی مافیانە لە شاری نیویۆرک لە ساڵی 1930 لە کاتی حرامکردنی شەراب و مەشروبات لە ئەمریکا لە شاری نیویۆرک دایانەوە هەندێک چالاکی ئەنجام دەن و بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن بە شێوەیەکی نایاسایی جا چیرۆکییان باسی هاتنی کەسێک دەکات باسی مرۆڤێک دەکات یاخود کەسێکی نوێ دەکات دەوێت بێتە ناو خێزانی سالێری فامڵی کە خێزانێکی تاوانکاری نەوەکو زنجیرەی گادفادەر بۆ نمونە بزانین چیرۆکی چۆنەوە من زۆر دڵخۆشم بەو یاریە چونکە کاتی خۆی یاریەکەم کردووە بەڵام بەبیرم نەماوە هیچ شتێکی چونکە زۆر کۆنە لە پلەیستێشن 1 هەبوو ئێستا دەمێ بە گرافیکی نوێ بە شێوە ڕیمێک ئەنجامی بدەین بارەس پێ بکەین شاری نیویۆرک یەکسەر بە شاری نیویۆرک دەست پێ دەکەین میوزیکی مافیای زۆر بەناوبانگە یەککە لە میوزیکارە ناوازەکان واو گرافیکی یاریەکەیان زۆر جوان کردیە لە چاو یاریەکۆنەکەی بزانە وێنەدانەوە شت زۆر جوانە بەڕاستی US مەیڵەوە سارەی نامە گواستنەوەیە مەیڵەیە بەریت مافیا شاری نیویۆرک ساڵی 1930 دەرەنجڕاکێشە ئەندروو بۆنگۆرینۆ ئەس تۆمی ئەمە بزان بە کارکتەری تۆمی یاری دەکەین هاوڕێیان ئێمە ئەوش باڵەخانەی ستێت بیلدینگ ئیمپایر ستێت بیلدینگ بەناوبانگترین باڵەخانە لە شاری نیویۆرک جوانە مۆدێڵی کارکتەرەکانیشم بەدڵان زۆر سەرنجڕاکێش دیارە هیوام وایە چونکە ئەو ڕۆی یەکەم ڕۆژە یاریەکە بڵاو کردێت هیوام وایە کەمترین گلیچ تێدا بیتن تووشی گلیچمان نەکەم تەسویرەکە ئەو شوێنات پێپشان دەدا I think ئەو شوێنانەی کەوا مەرحەلی یاریەکانی تێدایە بۆ نمونە بێگومان من لەوەی ڕەنجە سیارەی چەند جوان بوو دارە نازدارانە کڵاو بێگومان لەوەی ئەو شارۆچکانە ئەو شوێنانەی کە پیشان دەدا شەقام و کەنار دەریا و شوێنەکان هەموو ئەو شوێنانەکەوە ئەکیدم مەرحەلی یاریەکەی تێدا دەبڕین کە یاریەکە باسی عایلەکی تاوانکاری شاری نیویۆرک دەکا ئەو شەوی فیلمەکانی گادفادەر و گودفێلاس و ئەوانە بێگومان لەوەی عایلەکە بێگومان ئیتاڵینە و پڕیتی لە کارکتەری ئیتاڵی ناویشیان زۆربیان ئیتاڵیە مەسەن دۆن تۆمی ئانجڵۆ ئەوانە هەموو ئیتاڵیە و ناوانە ئەوە تۆمی ئانجڵۆیە وە بزانم تامس ئەنجڵۆ ئەمە لێکۆڵەرم ئەوەش تۆمیە لێکۆڵەرسی لە تۆمی دوێ تەنیا هاتووی What can I get you? Just a coffee, thanks. Dip your beak. No, thanks. Suit yourself.
So, yeah. Said on the phone you might have a proposition for me. گوتی لەسەر تەلەفۆنەکەت بە منە دووت کەوە شتێکم هەیە بۆ تاوەکو پێشکەشتی بکەم. That's right. Well, if you're looking to set up a gravy train, you called the wrong cop. I'm not looking for any دەڵێ ئەگەر associates. دەتەوێ مەسەلەن ڕیشوەی بدێ من لەو جۆرە پۆلیسانە نیم نابمە هاوکارت. Good. Because I'm on the nut. Can't even pay for the من coffee. ڕەشبدانە بێ ناتوانم پارەی کۆفیەکەش بدەم But I got plenty to trade. بەڵام زۆشتم هەیە ئاڵوگۆڕی بازرگانی پێ بکەم Well, that's گوێمان fair. لێ بێ. How long you been in town? 3 years. Caught my teeth in Empire دەرێ Bay. چەندە لەو شوێنەی لەو شارۆچکە یاخود لەو شارەی دەرێ 3 ساڵە. Well, they handed you the Morello case. Right out of the gate. وە یەکسەریش بە کەیسێکی گەورە دەستی پێکردیە. That's what the paper says, eh? دەرێ ڕۆژنامەکان وا دەڵێن وایە دەرێ چی تێدایە لە بۆ تۆ؟ And what's it to you? Tough break. ئۆکەی. Case must be getting pretty cold by now. دەرێ کەیسەکە ئاسان نییە حەلکردنی. Or you got something like دەڵێ Morello. شتێکم پێ بڵێ؟ Yeah. شتێکم پێرە بۆ کەیسەکەیت. And what's my end of the deal? You want money? Some sort of immunity? None of that. I got people I need to protect. من دەمێ پارێزگاری لە هەندە خەڵکی بکەم. ئەمنیش فامڵی. Families. Always the Achilles heel, ain't it? So who you got? A sick ma or Dere a wife? And چی هەیە کە پارێزگاری لێ بکەیت؟ دایکێکی نەخۆش let her kid. Wife and ژن و منداڵەکەم. No one else to watch your back, I'm guessing. Wouldn't be here otherwise. Pity that. Pa always said a man needs friends if he's going to survive in this world. Yeah. Well, in my world, it's the other way around. No surprise there. Look, I can't promise anything for your family, not until I hear what you... تۆمی داوای لەو پۆلیسی دەکە دەڵێ تۆ خانەوادەکەم بپارێزە منداڵەکەم و کچەکەم. منیش معلوماتێکت پێ بدەم لەسەر ئەو کەیسی کە چەندین ساڵە خەریکی تاوەکو حەلی بکەی بەس پێت هەل ناکرێ. بەڵام پۆلیسەکەش دەڵێت تاوەکو شتێکی باشم پێ نەدەی من ناتوانم پارێزگاری لە خۆت لە منداڵەکەت و خێزانەکەت بکەم. So, are you talking? Or are you just killing time before they come for you? You think I'm on the run? Oh, I know it, Tommy. Jesus, look at you. Surely gassed. You haven't slept for days. And your neck's got to be aching from all that looking over your shoulder you're doing. No, the way I figure it is you got someone powerful mean on your tail and they ain't giving up until you end up in the river. ئەکیدم لەوەی جەماعەتێک لە دووتن یانەیە بتکوژن بۆیە شاتی داوای یارمەتی لە من دەکەی. You walk out that door without me, we both know you're not making it 5 steps. But, yeah, you stick around, you tell me your story, and maybe you got a shot at living long enough to walk that girl of yours down the aisle. Either way, looks like I'm buying you a cup of coffee. Christ, I don't know how everything got so balled up. No one ever sees the haired pen until it's too late. But you didn't get handed a heater in the nursery, did you? No. I was a cab driver back in 30. دەرێ لە ساڵانی 1930 من شۆفێری تاکسی بووم. An offer you can't refuse 1930. ئۆفەری ناتوانانی ڕەتی بکەیتەوە قسەیە تقریبا لە گادفادەری وەرژیرە. I mostly drove nights because the money was better. دەرێ لە نیوە شەو زیاتر ئیشی تەکسیم دەکرد لەبەرەوەی پارەکەی باشتر بوو و هەروەها دەرێ لە کاتی ئەو کارەشم بوو کە پاوڵی و سام ناسی. It was at the end of one of those shifts when I first met Polly and Sam. ئەو پاوڵی و سامن. بەزیدی عەسابەنە
أجلو Son of a bitch! Watch out! Get up, Polly! There's a taxi here! We'll be okay! Move it! Come on! Where to? Anywhere. برو بخير أي أرزيق مشكلة يعني أوكي جيم بلاي ما عندس بيكرد I got a gun pointed Find a way to lose your tail دري رجعك بدوزة لبوي بزريان كي want any trouble. Well, you got trouble. Drive. How the hell they know we'd be there? It doesn't matter now. We just gotta lose them. How many cars we got following? One for now. But there'll be more. Hold tight. I'm gonna try something. Who were those guys? You don't get to ask questions. We need to get over the river. Take the Giuliani Bridge. Oh, okay. Your leg okay up there? Hurts like hell. When we're back, I'll wake up the doc. I don't know. كنترول كنت سعرك شو خشم Just getting the call anyways. Hey, I see you listening, cabbie. You don't get to listen either. All I'm doing is taking you guys where you want to go. So do that. You got a dead wish or something? كان زوانا جرافيك أبان قص خون سعرك كنت مزام رياكشن ينسيها Okay, we're at the river. Where am I taking you once we're over the bridge? I'm getting tired out of questions. More of them. Ah, shit! أو راني قلتين I know some shortcuts that'll slow them down. I don't care how you do it. Just shake them off. داري مع باقي you find a way to lose your tail I think مع باقي ما زن قوريه هم ما نمت open world تشو ياري أنا بيسنا حد open world ياري بكي بيبتش نيرانا I'm sorry. They're keen. I'll give them that. They're still on us. سهلة هذا السرعة ده اللوريا سهلة سبيتان زوانا Jesus, we got these guys real pissed. Come on, lose these punks. أوجل That was your shortcut? I lost him, didn't I? Not all of them.
These guys really don't like it, do they? Sometimes business partners fall out. It happens. Quit yapping, Polly. Before he knows. تاکسیەکەم گەڵە خاو دەڕۆ. I ain't heard a thing, fellas. دەرە جێم نەیز نەبووت بەکەی خۆتان قسەی بکەن. لێرەش مەجموعەکە ون بکەین. You left them in the dirt. We ain't clear yet. Keep driving. Poor bastards digging the road for the works program aren't gonna die Locked for on. this. 3 crates down. How many motors were at the exchange? 4, 5 maybe? You know with him he's called for more. Sure, Field. They must have sent word out. There's more and more of them. We're not gonna last long unless we're back on our own turf. Let's get back to the neighborhood. دەرێ بمان گەڕێنەوە شوێنی خۆمان ناوچەی خۆمان گەڕەکەی خۆمان. West Harbor Bridge, cabby, fast! پورە هەر ناسوڕێتەوە. Oh, last checkpoint. Okay. Load screen كمان. They must have sent word out. There's more and more of them. We're not gonna last long Little unless we're back Italy. on our own turf. Let's ئەو get back to the دەڵێ neighborhood. بی بە شوێنێک بەنای لیتل ئیتلی. لیتل ئیتلی هاوڕێیان لە فیلمی ئایریشمانە نوێیەکەش هەیە لە زۆربەی فیلمەکانی دیکە هەیە. شوێنێکی بەناوبانگە وەکو یعنی گەڕەکەکە West Harbor Bridge, cabby, fast! زۆربەی مافیاکان لەوێ ژیانە. سەری سیارەکەی پیس بچەند زۆنە. سیارەکی زعازە خۆیان زۆر بەی زعاز دەڕۆ. The bridge is up, ain't it? Yeah. We can make it. What the hell are we doing? Just sit tight and pray. Never done that before. هەرگیز زەرستان تاقی نەکردیتەوە. Okay, so Little Italy. Now, your night's not over. I didn't see this coming. ئەو باسی ڕابردووی Piece دەکەن. wheeled. I think you zip it tight. We talk it through back at the bar. پێم وایە لێرە تۆمی دەستە ناو عایلێ بە ڕێگەی ئەو کارێکە لە بەوانی کردێم. Okay, we're close. Pull over in front of that bar. Salieri's place. Yeah, that's the one. جەماعەتی سالێرینە. Wait here. What for? You want a little something from the Don or not? لەلایەن تاقمی عایلەکەی سەرۆک تاقمەکەی پارە لە بۆ دەین لێرە چاوەڕوان بە.
یەکە کات ئەو Compensation for your services. Any damage to your car. This makes us square. I'm sure it's more than enough. Good. Don Salieri wants you to know that he's very grateful. So if you ever need anything, maybe a loan or some honest work, don't hesitate to ask. دەرێ بەهۆی ئەو کارێکە کردت بۆشە بۆ خێزانی سالێری فامڵی دەڵێ سالێری بەخۆی زۆر زۆر سپاس گوزارە بەو کارێک کرد هەر کاتێک پێویست بە پارە بوو یا پێویست بە قەرز بوو دەتوانی بێ لای ئێمە ئیشێک پرەست بینی چونکە دۆن مەقسەدی سالێریە هەرگیز هاوڕێیەکانی لەبیر ناکەم. Don doesn't forget his friends. Yeah, okay, thanks. One more thing. This matters. لە بینیمە دەبینێتەوە Anyone asks where you got that money? You لە wanted it poker. کاتی قمارکردن بردیتەوە پارەیەش. Scratches on your car. You swerved to keep from hitting a little old lady. You got it? Of course. دەرێ بە کەس نەرێ سیارەکە چی لێ هاتیەوە شتەکانە چی لێ هاتیەوە نابی کەس بزانی. Lost Heaven ڕقەمەکەی لەسەر نیشال Lost Heaven چەند جوانە بەهەشتی ون بوو. When I opened the envelope, I could have had a heart attack. Oh. Enough to fix the cap. Nearly enough to buy a new one. دەرێ کاتەکەوشی پارەکەم دیت دەرێ خەریک بوو جەڵتە دڵ لێمدا دەرێ پارەکە ئەوەندە زۆر و دەمتوانی سیارەکەی پێچاکەمەوە وارووا دەمتوانی تەنانەت سیارێکی نوێش پێ بکڕم. I thought about what Sam said about work. I wasn't interested. The money was good, sure, but I didn't want to get in with criminals. پارەکەی زۆر باش بوو بەڵام زۆر زۆر حەزم نەدەکرد بچمە ناو جیهانی تاوان. Better to be poor دەرێ and باشترە alive هەژار بی لەوەی زیندوو بی و دەوڵەمەند بی دەرێ باشترە بۆی هەژار بی و زیندوو بی نەک دەوڵەمەند بی و بمری. than rich and dead. So, right there, back then, I was out. ئەو کاتە حتمە دەرێ ناویان بەڵام پارەکەشی باش بووە. Chapter complete. An offer you can refuse. Okay. ئۆفەرێک ناتوانی ڕەتی بکەیتەوە. Running Man 1930 پیاوی هەڵاتوو. After that night with Salieri's guys, I was back working as soon as I could. But it felt different. You get a lot of time with your thoughts when you're a cabbie. And other people's thoughts too. You there, driver? Yes, ma'am. Are you driving or loitering? Driving, ma'am. Always driving. So where to? St. Michael's Church, directly. تازە گوتی Careful, تازە please. ئەوە گوتی تۆمی وتیم Then you'd be the first. ئەوە چێت سپید لیمیتەریشمان هەیە پێرایی لەوەن دەسەرێت بڕۆی ناوانە پۆلیس بە دومانکەی Turn that racket off. I can't hear myself think. That's much better. درەبم بە کەنیسەی تۆمی تازە گوتیم دەشی جوانی کرد So, church. گوتی لەبەرەوەیە من تاکسی شۆفێری تاکسیمە Eyes on the کاتە road. چێکجار زۆرم هەیە بیر بکەمەوە تەنانەت بیر لە لەو کەیسانش بکەمەوە کە لە ئەو کەسانێک کە لەگەڵم سوار دەبن بۆیەش هەر بەردام بیرم نەکردەوە کە ئیشیان لەگەڵ بکەمەوە جارێکی دیکە یان خودنا ئازان لە سرعەتی خۆی بەسە کەوین یان خودنا تا چلی دەتوانین بڕۆین لە پاش چلی دەبتە سپید لیمت
Slow down. لەسەر بڕۆ. ئەگەر تەچپادەکەی داگرم پێم دەڵێ سپید لیمیتەکەمان چەندە. Big news today. Stop there, by the park. Here you go. St. Michael's. That'll be 30 cents. The only tip I'll give you is to stop smoking in your vehicle. I felt like I was sitting in an ashtray. هیچ پارەیەکی زیاتر نادەمێ. Sure. Whatever چکە you زغارەکی say. زۆر کێشا. سیارەکە دەری تەپڵە زغارەیە. As I tell you, it's all the same. Can't drive without the radio. Better find a new fare. Search the streets of Les Heaven. دەبی لە دوو خەڵکی وێڕین. خەڵکی لەو وەختانە هەمووی قات و ڕیباتی لەبەرە. Art gallery. Get me there quick. Sure. Quick I can do. ئۆکەی. Taking some time out. لە What's بەسەری new? Not much. دوم Just گەێنێنەدە. talking. I'm paying you to drive, so do that. قسەی مەکە. پارەت پێ دەدەم باز بڕۆی. Look at him out there. The problem with this downturn is that it's made people lazy, giving them an excuse. The work's not out there, pal. The work is always there. You just have to find it. I get it. You're a busy guy. I don't see so many these days. I saw this crapshoot depression coming. Sold it before the crash. So yeah, I get to be busy. Your busy day is gonna be looking at old paintings? I have a business meeting there with a colleague. Not that it's anything to do with you. If you ever find a real job, then maybe you'll understand. Until then, drive and quit bothering me. Yeah, I get you. Pull up in front of the gallery. Thanks, pal. There's 50 cents. Don't spend it all at once. I'll try not to. 5 سنتیشی تیپی داینێ. Every fair today's been a son of a bitch. On to the next. بچین خۆشکەش بدۆزینەوە. Hey, over here. ئەرە برام. بتبینە چێن دەربێ زەحمەت. Oh boy, you look like shit. I've been working since 5. What's your excuse? Booze. Figures. Where are we going? Little Italy. 21st Street. ئەوەش دەستە لێت دەتەڵێ. Okay. If I don't tell the cops about the liquor on your breath, you don't tell them when I break the limit. Good deal. Great deal. Got any good fares today? Some. کابرا مەشروبی خواردیە؟ لە ساڵی 1930 مەشروب لە ئەمریکای حرامکراوە بوو لەلایەن حکوومەتی. دەڵێ من بە پۆلیسی ناڵم تۆ مەشروبت خواردێت بە پۆلیسی مەڵێکە من لە سرعتی لەمتی خێراتر ڕۆیشتیمە. Cops see enough drunk fellas. They're only after the people moving it and selling it. Yeah, but I've seen them go after guys for less. Guess so. If they think they can shake something out of you, they will use any excuse. This city's corrupt as all hell. Sure is.
around the corner, please. Hey, my cousin has a coffee stand around the corner. Tell him Lucio sent you. Take a break, huh? Thanks. Might just do that. Uh-oh. Jesus. Hey, how you doing, pal? You remember me? Yeah? Hello? Hello? تعال سامع كرتوا. Mr. Morello's a little bent. Shouldn't go helping Salieri's goons, huh? I'm gonna have to give you a beating. Just so you always remember who runs this town. Make it so you won't do much rocking for a while, eh? Look at this guy. I didn't think he'd make it fun. Let's get him. Died, running man. ڕاک ئەس دەکەم ئەو نوع ئاغاردانشتانە بە ستایلی ڕێدەیت دەسەڕێدێت. Look at this. How you doing, kid? Dino, Lou. You got business with the Don? Nah, we're just trying to talk to that cabbie over there, that's all. That right. Yeah. Well, this here's the Don's favorite driver. So anything you gotta say to him, you can say to me. Is that right? Well, I'll tell you something, pal. We ain't leaving empty-handed, that's for sure. Well, then maybe you ain't leaving at all. دەرێ من ئیشم بەو شۆفێری تاکسیە ئەوش دەرێ ئەو شۆفێری تاکسیە خۆشەویستترین شۆفێری تاکسی دۆنیە مەقسەدی سالێریە دەرێ ئەگەر ئیشەکت بێوی هەیە دەکات ئیشەکت بە من هەیە پاوڵیش زۆر سەر شێتە. Okay, then. See your boys around. Let's go, Lou. Thanks. Least we could do. Come on, let's go say hi to the Don. Don Salieri? Yeah. He's gonna want to hear about this. بە فەرمی دەستە ژوورێ لەگەڵ دۆن سەلیێری سەیتەکە سەرۆکی خێزانی سالێری فامڵی چاپتر کمپلیت. ئۆکەی هاوڕێیانی خۆشەویستم لێرە کۆتایی بەو ئەڵلقەیەمان دەینین ئینشاءڵڵە بەیانی بەشێکی دیکەشی لێ بڵاو دەکەمەوە. چیڕۆکی ئەوڕۆ بەگشتی باسی دۆنمان کرد ئەو باسی تۆمیمان کرد تۆمی لە سەرەتا لەگەڵ پۆلیسە قسەی دەکرد دێگۆ ژنەکەم و منداڵەکەم بپارێزم هەندێک معلومات پێدەم لەسەر کوشتنێکی کە لە مێژە کەیسەکە حەل نەکرێ و باسی ڕابردووی خۆی کرد کە چۆن ئەو ئیشەی ئەو شتەی بەسەر داهاتی ئەو کێشەی لەوە دروست بووە
ساڵ 1930 شۆفێری تاکسی بووە شەوەک دوو کەس لە ئەندامانی خێزانی سالێری فامڵی دەناسیتن کە پۆڵ و سامن و دەبتە بەشێک لە عایلەی سالێری فامڵی لە ڤیدیۆی داهاتوو دەبتە هاوڕێیان و ئیدی کارەکانی ئەو خانەوادەی ئەنجام دەدا. ئینشاءڵڵا بەیانی کاتێکە بەشێکی دیکەشم لێ بڵاو کردەوە ڕۆژی پاشتر لە پارتی دووەم هیوادارم بینەر بن و لایک لە بیرنەکان کۆمنت بنووسن ڕێز و خۆشەویستیم بۆ هەرمووتان تا ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ